ناشاد یەکێکە لە هونەرمەندە شێوەکارە دیارەکان کە بەشێکی زۆر لە تابلۆکانی جگەلەوەی گزارشتن لە سروشت گزارشت لە ناوەوەی خۆی وەکو ئینسانەکات لە ئێستادا پێشانگایەکی تایبەتی کردوێتەوە بە ناوی ژیانی ناشاد تابلۆکانێتی کە ئەم پێشانگایی تێکرا پێشانگایەکی تایبەت و جیاوازە تۆ ئەتوانیت کاتێک سەردانی ئەم پێشانگایەکی ببینیت ناشاد لە نزیکەوە چۆن کار لە ناو تابلۆکانی ئاکات. پێشانگای ناشادە لە ژێر ناوی ژیانی ناشاد پەیوەستە بە هونەرەکەیەوە بە تابلۆکانەوە. ئەمەش ئەم تایتڵە لەگەڵ جەماعەتی کارگەی کولتور کاخەبات و جەماعەتی ستافی شاماران و کۆمەڵێک لە هاوڕێیان کۆبووینەوە. ناوی هەر تایتڵی پێشانگاکە خۆی لە خۆیان پەیامێکی تایە کە پێویستە ئێمە ڕێز لەم هونەرمەندە بگرین تا لە ژیانات وەکو ئەو ڕابردووی چەند ڕۆژ لەمەوە پێشمان لێنەیە کە هونەرمەندانمان ئەمرن و وەک پێویست نین هەمووی بەداخە بووی کە ئەمرە بەڵام کە لە ژیانە کەس بەداغ نێبووی. بۆیە ئەم پێشانگایمان کردوت و جیاوازتر لەوانەی تری ئەوەیە کە ئەمانوی هەموو تابلۆکانی بفرۆشین و نرخی تابلۆکان زۆر نین. هیوادارم هەر کەس لای خۆی کە ئەتوانێت بێ هاوکارێکی ناشادکە لە ماوەی 3-4 ڕۆژدا پێشوازێکی باش لە شارەکانی کوردستان تەنان لە دەرەوەی وڵات تۆتە کێشەی دیلیڤەری و ناردنیمان هەیە بەڵام حلیەکەین ئەوانش. هەدەفی کارکردنی ئێمە لێرە تەنها بۆ ناشاد ئەوەیە کە تا لە ژیانە ڕێزی لێ بگرین احترامی لێ بگرین و داواکارم لە هەموو سەرمایەدار و سیاسی و هەموو ئەو کەسانی کە ئەتوانن ناشاد پێویستی بە عیلاجی بەردەوام هەیە پێویستی بە ئەمە تەنها بانگەشەیەک نییە کە ینی بڵێن ئێمە تا ئێستا توانیمانە ئیدامەی بۆ بین. ناشاد عیلاجی مانگانی بەردەوامی هەیە هی ئاساب و کۆمەڵێک نەخۆشی تایبەتی خۆی بۆیە داواکارم ینی ئەگەر دەسەڵاتە هەر کەسێکە بێن بەدەنگەوە چونکە وەسعی باش نییە بەڕاستی.